دکتۆرێکی زیرەک هەوڵەیە لە پارچەی جەستەی چەند مردوویەکی دوای جەنگ کەسێکی نوێ دروستکە، واتە دەستێ لەم و قاچێ لە و سەری کەسێکە هێنێ هەموویە لە یەک ئێوە کەسێکی نوێ دروستکە. ئەم فیلمێکە بۆم باسکردن نوێترین فیلمی تۆڕی نێتفلێکسە لە ئێستاە ترێندا، کاسێکی زۆر بەهێزی هەیە و دەرهێنەرەکەی گێرمۆ دێل تۆرۆی خاوەنی خەڵاتی سێ ئۆسکارە. لە بەرگەی پێشنیاری فیلم لەگەڵتانم فەرمو بینەریم ڤیدیۆ بن با بە کورتی باسێکی چیرۆکەکەی بکەین و ڕێتینی خۆمی ببین. چیرۆکی فیلمەکە باز لە زانایەک یاخود با بڵین دکتۆرێک دەکا بەناوی ڤیکتۆر فرانکستاین کە ڕۆڵەکەی لەلایەن ئۆسکار ئایزەکەوە بەرجەستاکرێ کە یەکێکە لە ئەکتەرە زۆر تایبەتەکان فیلمەکەی زۆر شاستر کردووە. ئەم دکتۆرە ئەوێ مردن بۆستێنە یاخود با بڵین ئاواتی ئەوەیە کە ژیان گەڕێنێتەوە بۆ کەسێکی مردوو بۆ ماوەی چەندین ساڵ لە هەوڵەکانی بەردەوامە بێ و پێی وایە کە چارەسەرێکی دۆزیوەتەوە ئەتوانێت شتێکی لەم شێوەیە بکە بۆیە پارچەی چەند مردووێک کۆکاتەوە لە یەکیە و کەسێکی نوێ دروستەکە. بەڵام ئایا بەڕاستی ئەم کەسە مرۆڤ دەرچووە یاخود وحشێک؟ جا لێرەیە چەند پرسیارێکمان بۆ دروستە بێ. ئەم بوونەوەرەی کە هەر پارچەیە و لە کەسێکەوە بۆیان هێناوە ئایا ئەتوانێت بیر بکاتەوە یاخود لە شتە زانێ و ئایا لە هیچ شتێک تێگە کە بەڕاستی ئەم وەڵامانە زۆر گرنگن کاتە سێری فیلمەکەکەی هەنێشتی جیاوازی تایە کە شۆکتەکە. ئەم فیلمێکە بۆم باسکردن ناوی فرانکستاینە، لەوانەیە پێشتر هەنێ چیرۆکی فرانکستاینتان بیست بێ یاخود لە فیلمێکی ترا بینی بێتان، بەڵام ئەم جارە زۆر جیاوازە لەبەری دەرهێنەرێکی وەکو گێرمۆ ئیشی تیا کردووە و ئەو کاری دەرهێنانی بۆ کردووە. ڕێتینی من بۆ فیلمە 8.5 لەدابێ. بەجددی شایانی بینینە من خۆم زۆر چاڕێ بووم لەبەری کاستێکی تایبەتی هەیە، جەیکۆب ئێڕۆدی لەگەڵ مایەگۆث و ئۆسکار ئایزەک ئەم سیانە بەیەکەوە بڕۆن سەیریکەن بزانن چه فیلمێکیان دروست کردووە. فیلمێکی زۆر جوانە بە معنای کەلیمات و ئەم بڵێم جوانە، دەمێکە فیلمی جوان و هونەریمان نەبینیەوە. ئیترمە فیلمێکی زۆر جوانە، هیوادارم هەمووتان بینەری بن لەو فیلمانەیە کە ئەتوان بڵێم شتی لێەوە فێرەبی و جیاواز لەوە هەر بە باسکردنەکەی منە دیارە کە فیلمێکی زانستی و خەیاڵیە. ئەجا بیریشم نەچێ پێشبینیەوەکەم کەم فیلمە بۆ کۆمەڵی خەڵاتی باش بپاڵێورێەوە بەشێکی زۆری خەڵاتەکان بباتەوە، بە تایبەت خەڵاتی ئۆسکار کە لە هەمووی گرنگترە. نێتفلێکس شتێکی کردووە کە لە سینەماش ئەم فیلمە تۆزێک نمایش کراوە بۆی کە خەڵاتی ئۆسکاریش قبوڵی بکەن، چونکە ئەگەر فیلمێک تەنها لە تۆڕەکانە هەبێ خەڵاتی ئۆسکار ناتوانێت وەرگێ. ئێوە خۆشەویستن تا ڤیدیۆیەکە و پێشنیارێکە خواتان لەگەڵ بیرە نەچە شێریکە لەگەڵ هاوڕێکانە.